ئەگەر بیبینن خۆی گوێزەکە شایەی ئەدا ئەمە گوێزەکان ئەمە جا تێڵێن هەوشە ئەمە ئیسرائیلیە پێویستە سەیری کە هەموویان ئاوا وش بوون ئەمە ئیسرائیلی پێژن وەکو هۆشە دەرچووە ها هۆشەکانی چۆن دەرچوەشەکانی کە ئێساڵێکە وشکە ساڵی یارێ ئیسە ئیدە ئەپێسەوێت تا گوەزەکاوین دێ تەقریبەن ئامار سەبەر ئیسەکە وشک بێن بە خاترە چیشوێ بە خاترە و زروف و ئێساڵی بێ ئاویۆ واران نەبێن وارۆ کە واران نەواران ئاویش نەمەنێنێ شوانە هەمە شوارێش تقریبەن ئەدە باڵێ ئاویش مەنێنێ ئی باڵە ئاوێ تقریبەن مەیاو پێ گرد و باخارە پسە سەرگەت و پسە هانە و دندی ئیدی گرد مەحتاجی ئی ئاوێنێ پێ هەر کەسی ملۆ ڕوێش پە نەبشۆ دوێ ڕوێش پە نەبشوی ئاوێ چاگیڵەوە ئیسا ئەلان تا ئامێنە مێوە لا من ئارۆ 15 وێن هیچ تا ئاوەکەی نامێنە پێ لای من ئیجای باخیشەینە ئینەنە ئەکە ڕیشەدارا گۆرە بێن ڕشەکینە پیلاپۆلارە ئاوەکەی کەمەنێ هەر ئەنەنێ مەسەر جوگەلەکەی ملۆ پێ بدە ئەوێ پێ ئەوی تەری نیێنێ بینەکە حاڵیە ڕێخەکی نەچێوە ڕێخەکی تەری نێچەوە ئاوی مەوەراوە ئەکە ئاویشان نەواردە هەروەرە وش بوو قریبەن واسم ویستە نزیکە و پێی وشک بێ ئیرەختی نێگری ناچەوێنە پێ بەرە وشکی ملۆ نزیکە 100 بناوەزاش زیاتری شەنەری قسوور هەر ئینەی نامێشەنە نزیکە 50 بنا هەنێ هەر ئەچێنە بەڵاوگەگیڵی شەنە نزیکە 150 بناوەزامە هەنێ یانێ ئی 150 دەبنێشابەر نەشێنی گر وشکی بینە هەر بە مەڕایە بۆ چوقلانێکە ماڕێ بەوەڕست وەڵای ساڵ هیچ بەرهەمێن نیارێ هیچکە نەخەر ئێمە نەستەرگەتەوە نەهانە و دنیا هیچ بەرهەمێن نیارێ بەرهەم نەمەنن نە هەنار نە هەنجیر نە هەنگووری نە وەزی نە مروێ هیچ بەرهەمە نەمەنن بەرهەم نیایە ساڵانی لەگەر هەر کەسێ بەرهەمێش بێ بوو بەش و وێش بیانن بەرهەمێک گەزیارێکی بێ بوو 100,000 تا 200,000 هەر ئان نەبێن هەر ئان بەرهەمش بێن ئی مەتیقان بەرهەمش نەبێن سەری باخەکۆ بریاری سە باخی تەری ژەری جە باخۆکۆمیش خراپتەر وشکی بێری کتێژ ملو پێم منبەحەکەی پێ سەرگەتی و ئی منتیقەیە ئاوەواردی باش مەکەڕ و ڕوێ کەڕەتێ مێوە ئایش ئەگەر ئانە مەسەر نزیکتەر ئاستەرە شێرایە ئاویش پێ ملو پێسە ئێمە کە کوچەی نامی بەرزۆ ئایمە هەر پێی نمێ ڕوێ جارێم ئەگەر گێراشۆ پێ سەرگەتی پێ ئۆسی و کشێ بەستەرە هەوا کشێما پێ مارەوە ئەگەر ناروشیمە بە تەنکەر ئای مسانمی خۆڵ گر کەم زانونە ئاوی نێنە تەریا هەبەشوانن هەمەشوانش ئانن کەم بێنە نەمەنێنە کاریمانم داواکەر و جەلایەنەکە و جە حکوومەت و وەختی ما ئێساڵ وشکە ساڵی یارێ و تەماشۆ وڵاتەکەی ماکەرا وشکە ساڵ یارێ و پسە سەرگەت و پسە هانۆ دندی یاگەوە بیرە خاسە ما پێ بوەرە ئەکە ئەپێسە باخەکەی ما وشکی نەبا کەم ئاوێن بێ وێش با پێ واردەیش ما پێ باخەکەش وارۆ جوانە وارۆ فەرموو ئەمە گوێزەکانە ئەبێ وش بۆ تۆ کە بڵێن بەرهەمێکی یاڕۆکێکی ناوچە کوێستانیە هەرچەند ئەژووترێک کە بڵێن تەرزی تریا سنفی تریشیان هەیە کە تەحملی گەرما و پلەی گەرمای بەرز ئەکا بەڵام ئەمانەی سنووری ئێمە عادەتەن ئەو سنفانن کە هی ناوچە کوێستانیەکانن کە ئەمانە بڵێن ژینگەی تایبەتی خۆیان هەیە کە ئەم ژینگەی ئەمڕۆ لە ئارادایە بڵێن باش نییە یا بڵێن یارمەتی دەر نییە بۆ گەشەی ڕووەکەکان لە ڕێی بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبوونەوەی ڕادەی شێو کەمبوونەوەی سەعاتی سفر کە لە زستانە بڵێن بەدەستیێنێ ئەم ڕووەکە ئەم گەرمایەش دیسانەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆ سەر ئەو نەخۆشیی کە گوێزەکانی ناوچەکە بڵێن دووچاری بوون کە زۆر جار باس ئەکرێ ئەڵێن نەخۆشی سەرەتانی گوێزە کە ئەمە کاریگەری هەیە بۆ سەر وشکبوونی لقەکانی وشکبوونی لقەکانی و پەرەسەندنی ئەو نەخۆشیەی کە لە ناوچەکە هەیە. بەڕاستی لەبەرەوەی کە بڵێن دایرەی زەراعەیە کشت و کاڵ لایەنی معنی و پەیوەندیدارە کە یا وەزارەت بە وەزارەتی زەراعەشەوە کە لایەنی پەیوەندیدارە بڵێن ئاوڕ لە کشت و کاڵ و زەراعەت لە بە هەموو بوارەکانیەوە بداتەوە بە تایبەتیش کە ئەمساڵ بوو بە ساڵێک کە دەرس وەکو دەرسێک بۆ ئەو لایەنانە کە چیتر بواری کشت و کاڵی پشت نەخرێ کە هەوڵ بدا بە شێوەیەکی هەر جۆرێک بێ ئاو دابین بکە بۆ فەلاحەکان. ئێمە هەتاوەکو ئێستا هاتووە بەڕستیەوە بڵێن سکاڵایە عەریفەیە تەقدیم بکا بڵێن ئەوەنەوە بەخمان وشک بووە یان ئەمەنە بنجێزمان وشک بووە بەڵام
دڵنیاییەوە ئەم مشکەساڵیە کاریگەریشرا بۆتە سەر کارتان و لەگەڵ ئەوەشە بە دڵنیاییەوە داری وشبوو هەیە بەڵام چەندێکە ئاماری دەقیقمان نەکردەوە نیمان بۆ بە سەرچاوی ئاڵگەری و خواردنەوەیان بۆ ئەم مەوزوعە ئێمە ژمارەیەکی ساڵی 2015مان هەیە هەنێ ڕێنماییە هەر کەسێکێتە لای ئێمە هەرجووتیارێک عریزە تەقدیم کات پێڵێن بە پێم ڕێنمایانە توانیت موافقەتی بۆ پێ بۆ بیرێدان نووسرایی بۆ بەرجەکەینەوە بە سەروی خۆمان و ئیمساڵیش ئەوچکەس دەو ڕێنمایە نەیگرێتەوە لیژنەی وشکە ساڵی دروست بووە لە پارێزگای هەڵابجە دوو ئەندامی کشت و کاڵی ئێمەشیتایە لە سەرۆکاتی جەناوی پارێزگار ئەو لیژنەی وشکە ساڵیە ئەڕۆن کەشفی بۆکەن مەساحی بۆ وەرەگرن و تەقدیری دارەکانەکەن ساڵ و تەمەن و هەنێ مەچ هەیە لە بەرچاوی ئەگرن بۆ خۆیان دوای ئەوە نووسراوی پێویستی بۆ ئیشکاری یاسایی بۆ خەنەوە بەرجەکەنەوە بۆ ئاوی شێرتنی بۆ سەرەوە